ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین بەر لەوەی بچمە ناو باس و تەوەرەکەەوە داوەتان لێکم کە لە دیار شاشەکانتان بمێنەوانێ چونکە بابەتێکی گرنگ پەیوەست بە ژیانی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تایبەتتر با فەرمانبەرانی هەرێمی کوردستان و شەنوکەوت دەکەین لەگەڵ میوانێکی بەڕێز کە لە ئاستی باڵا و لە ئاستی بەرپرسیارەتیدایە هەوڵەدەین ئەو پرسیارانەی کە لای ئێوەیە وەڵامەکەیتان بۆ وەربگرینەوە ئەم شەو لە باسی ڕۆژدا باس لەوە دەکەین کە لە بەرەبەیانی 12/6/2023 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای بودجە پەسەندکرا لە دوای پەسەندکردنی یاسای بودجە هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی چاوەڕێی جێبەجێکردنی یاسای بودجاکەن هەر بۆیە هەفتەی ڕابردوو شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە سەردانی بەغدایان کردوانێ بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەنەوانێ سەر لە نوێ ئەم جارەیان جیاواز بۆ جێبەجێکردنی یاسای بودجە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەوەی کە لە سەرشانی منە و ئەرک بووە و داوا کراوە لەلایەن حکوومەتی عێراقی و ئێمە پابند بووین بێەوەی بەڵام تا ئێستا ئەوەی کە دەبیندرێت حکوومەتی عێراقی نەچۆتە ژێرباری ئەوەی نەک یاسای بودجە کە جێبەجێ نەکراوە بگرە شایستە دارایەکانیش بۆ هەرێمی کوردستان بنێرێت وا بڕیار بوو ئەمڕۆ جارێکی دیکە شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکەنەوانێ بەڵام سەردانەکەیان دواکەوتووە بۆ سبەی کە دەکاتە ڕۆژی دووشەمە کەواتە بۆچی سەردانەکەیان دواکەوت لەگەڵ کێ کۆ دەبنەوانێت لەسەر چی ڕێکەوتون لەسەر چی ڕێک نەکەوتون ئایا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا کامیان داواکاریان هەیە یاخود ئەتوین بڵین کامیان لایانی جێبەجێکار نەبوون تا ئێستا لە گفتوگۆکاندا و خاڵێکی دیکەی گرنگ بەلایەن فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەوەیە موچەی فەرمانبەران چی بەسەردێ ئیدی لەمە دووە فەرمانبەران لە هەرێمی کوردستان ڕوو بکەنە کام حکوومەت و بڵێن بێنە موچەکانمان ئەمانە و چەندان پرسیاری دیکە ئاراستی بەڕێز دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران دەکەین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە دکتۆر بەخێر هاتی گەلێک سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان بەڕێستان سەرۆکی شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بوون بۆ بەغدا جا ئەم شەو بەلامانەوە گرنگە و بە پێویستیشی دەزانین بە زمانێکی زۆر سادەی هاوڵاتیان چونکە ئێستا ڕەنگە هاوڵاتێکی سادە کاسبکارێک لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان هەتا پلەی وەزیر و مدیر عام و بەڕێوەبەرە گشتەکان دانیشتبێتن بە دیار قسە و لێدوانەکانی بەڕێستەوە چونکە گرنگە بابەتەکە با لە سەردانەکەەوە دەست پێ بکەن بڕیار بۆ ئەمڕۆ جارێکی دیکە سەردانی بەغدا بکەنەوە گفتوگۆ بکەن بۆچی نەچوون بەنیازم کەی سەردان بکەنەوە و لەسەر چی گفتوگۆکانتان دەکەن چ شتێک ماوەتەوە چ خاڵە گفتوگۆی لەسەر بکەن وڵاو بۆ سێ پرسیار یەک جا من چاوەڕێکم تۆش یەکێک وەڵام بدەیتەوە ژینەوخان خۆشحاڵم سڵاوم بۆ جەنابەت و بینەرانی کوردستان 24 و ئەمڕۆ بە ئەو پەڕە شەفافیەت و بە خۆشحاڵیەوە لە خزمەت ئێوە بینەرەکان سەبارەت بە ئەوەی کە بۆچی نەچوون بۆ بەغدا ئەوان داوایان کرد کە لە کۆتا دانیشتنمان لەگەڵ شاندی حکوومەتی عێراقی ئەوان داوایان کرد کە ڕۆژی یەکشەممە بگەڕێنەوە بەڵام دواتر من لە گفتوگۆی بەردەوام بووم لەگەڵ نووسنگەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق ئەوان پێویستیان بۆ هەبوو کە دەرئەنجامی کۆبوونەوەکانی کە 5 ڕۆژی ڕابردوو کردومانە عەرزی سەرۆکوەزیرانی بکەن و ئەو دوو خاڵی کە جێگەی ئەوە بوو کە بەرچاوڕوونی زیاتری ڕێز وزەرای عێراقی پێویست بوو پێویستیان بۆ هەبوو کە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دابنیشن لەبەر ئەوە داوای ئەوەیان کرد کە ئێمە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دابنیشن و بەرچاویان ڕوون بێت اینجا بتوانن لەگەڵ تیمەکەی ئێمە دانیشن ئێمە بەرچاومان ڕوونە داواکارەکان ڕوون بوون التیزاماتەکانی خۆمان جێبەجێ کردووە بۆیە چاوەڕێ ئەوە دەکەین هەر کات ئەوان ئامادە بن ئێمە دەگەڕێینەوە بۆ ئەوەی کە محزەری کۆتایی و بڕیاری کۆتایی لەم بابەتە بدەین بڕیار بوو سبەینێ بگەڕێنەوە بەغدا سبەینێ چاوەڕێی تقریبا ساعتێک پێشتر لەگەڵ نووسنگەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق قسەم دەکرد ئەوان ئەو کاتێکە من قسەم دەکرد لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەیە بوون یعنی ئەم شەوش لە گفتوگۆ بم لەگەڵیانە هەر کاتێک ئەوان حاضر بوون ئێمە بێگومان بە زووترین کات دەچینەوە بۆ بەغدا ئەو بەرچاو ڕوونیە چیە دەبێ ئەوان هەیان بێ بۆی وەڵامی ئێوە زانی با لە جزئیاتەوە دەست پێ نەکەین با لە گشتەکەیەوە دەست پێ بکەین اینجا بگەینەوە جزئیاتەکان ئێمە یعنی دوو خاڵی سەرێکی هەبوو نۆخانەیانی کە کارمانە سەری کردو هەر لەم کابینێ کاک مەسرور بارزانی لە سەرەتای ئەم کابینەوە پێی وا بووە باشترین پەیوەندیمان دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقا هەبێت بەڵام دوو تەوەری سەرەکی هەم بۆ کابینەکە و بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ هەموو شاندەکانیش دیاری کردبوو یەکەمیانەوەی کە نابێت سازش لە سەر مافە دەستوورەکانمان بکەین پارێزەری مافە دەستوورەکانمان بین هەتا ئێستش یعنی بە خۆشحاڵیەوە ئێمە تەنها زۆرمان لەسەر هیچ مافێکی دەستوری نەکردو ئەمە بابەتێکە بابەتی دووەممانەوە بووە کە لە هەموو یاسای بودجەکان پەیوەندی بە ماف و ئەرک هەیە یعنی التیزامات و حقوق هەیە یعنی ناکرێت ئێمە بەس لەگەڵ هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەرک تعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت وەڵکو ئەگەر ئێمە ئەرکەکانی خۆمان جێبەجێ کردووە کردومانە دەبێت هەموو مافەکانی خۆمان وەربگرین یعنی ئەم لەم چوارچێوەی ئێمە استراتیجەتی خۆمان دانابوو و ئەم جارش کە چوینەوە ئەو دوو استراتیجەتە بەڕێز مەسرور بارزانی بۆ شاندەکەمانی دانابوو توانیمانیشە جێبەجێ بکەین
بەگشتی لە ڕووی ئەرکەوە باباسی کەم زۆر جار قسە لەسەرەوەکری حکوومەت هێرێمی کوردستان خۆی دەدسێتەوە لە جێبەجێکردنی یاخود ئەرکەکان پابند نییە بە جێبەجێکردنی داواکاری حکوومەتی عێراق پابند نییە بە ئەرکەکانەوە ئەم جارە هیچ حجەیەک و هیچ یعنی ئەوەیەکمان بۆ حکوومەتی عێراقی نەهێشتۆتەوە لە 25 شەشەوە ئێمە طبعا لە بودجە کۆمەڵێک ئەرکمان هەیە ئەرکەکانمانەوەیە کە داهاتی نەوت دەبێت ڕادستی حکوومەتی عێراق بکرێت اینجا ئەگەر هەناردە نەبێ بۆ بڕێکە بۆ بەکارهێنانی ناوخۆیی بێ و داهاتە غێرە ناوتەکان بە پێی یاسای بودجە و یاسای بەڕێوەبردننی مالی تەعاملی لەگەڵا بکرێ و لەگەڵ کۆمەڵ ئەرک علاقی بە TBI و بە ڕقابەی مالی ئەوانە بوو ئەم جارە استراتیجەتەکەیمە بوو ئەوە بوو کە پێش ئەوەی باسی ماف بکەین باسی ئەرکەکانمان کرد خۆمان لە بەهێزی موقفی حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆر جار خەڵک ڕەشبینیەک لەم قسەیە دەکا کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کە پابندە بە ئەرکەکانیەوە لە بەهێزبوونیەوێتی لە باوەڕبوونیەتی بە شفافیت لە بێدەسەڵاتی تانانیە نەخێر مطلقاً یعنی ئێمە باوەڕمان بۆ هەیە کە ئێمە لە چوارچێوەی وەک دووبارەم کردەوە لە چوارچێوەی یاسای بودجە ئەرکمان هەیە و مافمانیش هەیە بۆ لە ئەرکەکانەوە دەستمان پێکردە بۆی هیچ حجەیەک نەمینێتەوە لەسەرم بابەتە و تەرکیزمان لەسەرەوە کردو سەبارەت بە پابندبوونی نەوتی ئێمە لە 25 شەشەوە لە نێوان 50 بۆ 60,000 بەرمیل نەوت ڕادەست دەکەین و لە ئاخر کۆبنەوەمان لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە ئەوە چەسپێنرا بە فەرمی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابندی بوونی نەوتی جێبەجێ کردووە سەبارەت بە TBI ینی پابندبوونی خۆمان جێبەجێ کردەوە سەبارەت بە ڕقابەی مالی داوامان لیان کردووە لەم هەفتەیەوە دەست بە کاری تەدقیق بکرێ دوو خاڵما بوو کە وەک بابەتێکیان کە ئەرکە لەسەر حکوومەتی ئیتیحادی و بابەتێکیانیش ئەرکە لەسەر حکوومەتی هەرێم ئەوەی کە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێم کە دەبێت ئێمە بە پێی یاسای بودجە و یاسای بەڕێوەبردنی قانونی ئیدارەی مالی ئەبێت ئێمە داهاتە نانەوتی ئیتیحادیەکان ڕادستی عێراق بکەین هەمووی یاخود لە سەدا ئێستا باسێکە من ئەو ئەرکەی کە لەسەر ئێمە کە ڕۆشتین بە تەواوەتی دەسەڵاتمان پێدرا بوو لەلایەن سەرۆک وەزیرانەوە زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت دەڵێن شاندەکان دەسەڵاتیان نیە نەخێوانیە تەواوی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران بە شاندەکە درابوو و بەڕێ سەرۆک وەزیران خۆی ڕۆژانە لەسەر خەت بووە و ئێمە ڕۆژانەش ڕێنمایی فەرمودەمان لە جەنابیان وەرگرتووە و ڕۆتوانیمانە بکەین بە نەخشە ڕێگا و جێبەجێمان کردووە سەبارەت بە داهاتە نانەوتیەکان قسەی زۆر لەسەرەکرێت بە پێی قانونی ئیدارەی مالی و بە پێی قانونی موازنە قانونی ئیدارەی مالی لە مادەی هەم 29 لە فقراتەکانی و هەر لە قانونی عفوا لە قانونی موازنەش لە مادەی 21 هەردووشی ئەگەر لێک بدەی لەگە دەستورە لە مادەی 110 و 115 هەمووی لێک بدەی محەسلەیەکی نهاییت بۆ دەرەچێت ئەوش ئەوەیە کە داهاتە نانەوتیەکان خۆی لە سێ شتە ئەگرێتەوە 50% داهاتی گومرگی 50% زەریبەی گومرگی 50% ئەو دائیرانەی کە تەمویلەکرێن بە شێوەیەکی مرکزی لەلایەن موسساتی ئیتیحادی وەکو جەوازات و ئیقامە و چونەتە ژێرباری جێبەجێکردنی ئەم خاڵەشەوە ببوورە بەڵێ بێگومان یعنی ئێمە کە چوونە کۆبنەوەکە زۆر بەهێز یعنی چوونە کۆبنەوەکە تەوەقعیان ناکرد بەو شێوەیە یعنی ئێمە تەرحی خۆمان بکەین پێیانمان وتووە لەم هەفتەیەوە یعنی لەم هەفتەیە لە سبەینەوە ئەتوانن حسابێک بکەنەوە بەناوی حکوومەتی ئیتیحادیەوە بەناوی وەزارەتی مالیەوە ئەوەی کە ئەرکە لەسەرمان جێبەجێکەین بەڵام هەموو مافەکانی خۆمان لە بودجە وەردەگرین یعنی پێیانمان وتۆ زۆر بە سەراحەت واز لە هیچ ماوێکی خۆمان نایێنین لە هەمان کاتە ئێمە ئەرکەکانی خۆمان جێبەجێ دەکەین دووبارەیەکەمەوە زۆر قسە لەسەر داهاتە نانەوتیەکانەکرێ بۆ ئەوەی هەموو لایەک ڕوون بێ ئێمە پێیانمان وتووە لە سبەینەوە دەتوانن حسابێک بکەنەوە بەناوی حکوومەتی ئیتیحادی وەزارەتی مالیە بە شێوەیەکی نەقدی 50% داهاتی گومرگەکانی حکوومەت هەرێمی کوردستان 50% زەریبەی گومرگی 50% ئەو داوائیرانە تەسلیم بکەین بە لە سەدا 50 ڕازیە دوکتۆر ئەو پرسیارەکەیە گرفتەکە لە کوێژینەخوان گرفتەکە لەوەیە یعنی داهاتە نانەوتیەکان تعریف نەکراوە پێناسە نەکراوە ئێمە دوو سەردەممان هەیە سەردەمێکمان هەبوو لە 2004ەوە هەتا 2014 لەو سەردەمە تعریف و پێناسەی داهاتە نانەوتیەکان نەکراوە بەڵکو بە شێوەی مەقاسە بەشێک لە بودجەی ئێمە بڕدراوە و مامەڵی لەگەڵا کراوە لە 2014 تاکو ئێستا هەموو کاتێک ئێمە بودجەمان بۆ نهاتەوە بودجەمان بڕدراوە نەتواندراوە کە پێناسەی داهاتە نانەوتیەکان بکەین ئێستا ئێمە لە قۆناغێکین کە دووبارە مەرحەلەیەکی نوێ دەست پێ ئەەکەین لە ڕووی موسساتی و لە ڕووی مالی و لە ڕووی قانونی موازنە بۆ ئێمە داوامان کردمان فەرمون بە پێی دەستور بە پێی ئەم قانونانەی کە من باسم کرد با پێناسەی داهاتە نانەوتی ئیتیحادیەکان بکەین با ناوەڕۆکەکەی دیاری بکەین اینجا بڕەکانیشی بە پێی یاسای موازنە داهاتە نانەوتیەکانی چێکە لە خاڵە ناکۆکەکان دکتۆر ئێمە یاخود ماوەتەوە بۆ گفتوگۆ ئێمە بەرچاومان ڕوونە عرضی خۆمان کردووە و ینی پێشنیاری خۆمان داوە و ئێمە پێش دەستورین بە دەستور و بەو یاسایانەی کە باسم کرد
يعني راستي يعني اوان جورك لبابتك هي يعني هتا لا اوان شرونيه لبروي هتا السيستمي فيدرالي بتاواتي جيجير نبوا لواني زور جار ليان تيكل بل نيوان باريزغايك وهريمك ايما باريزغانين ايما هريمين كياني شي دستورين دبيت ببي او ما بابتاني كلا دستور مادي 110 ومادي 121 117 115 ام بابتانه جيان كردوتولن يعني معاملەی داراییان جێوە کردوتەوە لە بینی پارێزگایەک لەگەڵ هەرێمێکە بۆی ئێمە لەو چوارچێوەیە پشت دەستور بووین ئەرگومەنتەکانمان بەقوت بوون یعنی حجەکانمان زۆر بەقوت بوون بۆیە ئەو ینی بەرچاوڕوونی ئێمە وای لە حکوومەتی اتحادی کرد وتیان ئێمە دەگەڕێنەوە بۆ لای سەرۆکوەزیرانی خۆمان بۆی بزانین ینی کۆتا بڕیار لەسەر ئەم بابەتە چێ بێ ئەوەی کە ئەرکە ببوورە ئەوەی کە ئەرکە لەسەر حکوومەتی اتحادی کولفەوەی شركاتي نوتو انتاجي نوتو نقلي نوتا او اركيكا لسر اوان دبي جيب كان كواتي ما همو ارككاني خومان جيب كردوا لهمان كاتشب منوتم لدواي ويك ارككاني خومان جيب كردوا اما دس برداري يك ما في خومان نابين او ما فزور جرنجا كدواي بورتريا مسري جنابي دكتور بس با او يغلابته رون به برشاومان رون به اسا حكومتي عراقي داوي للصدى بنجا داهاتي نانوتيك ياخذ للصداسه تا او كاتيك دقرنواني والله ما كتان بيلن تا ام لحظيك من توصيك داك من كرد يشتا يعني سيستمي فيدرالي بتعاطي نتشسبا ولا ناو دام دزقاي اتحاديه كان يشتا تفسيري دستور يعني بوي ام لجنه بالاج دروس كرا بو او اجتهادي هيج وزارتك وهيج تاكا كسك بسرم بابته زالنا به يعني اما اميده كاين كبراستي لتشارتشوي دستور او ياساني كباسم كر معامله لغاريمي كردستان بكري ودبيت زور بارونيش بيان مانوتوا دستور جاي كردوتو معامله دارایی لەگەڵ پارێزگاکان چۆن بێ و لەگەڵ هەرێمەکان چۆن دەبێت ومێ دەکەین لەو چوارچێوەیە کە بتوانن بە زووترین کات یعنی وەڵامیان هەبێت بۆی بتوانین بچینە سەر ئەوەی کە مافەکانی ئێمە تەمویل بکرێت ئەم پرسیارێک ئێستا ئاراستەی بەڕێستی یەکەم ئاراستەی بەشێک لە نوێنەرانی کوردیشمان کردووە هەر لەم ستۆدیۆی کوردستان 24ەوە چونکە وتمان ئەمە قسەی خەڵکە قسەی هاوڵاتیە داوای هاوڵاتیە و زۆریش لە هاوڵاتیان باز لەواکەن جۆرێک لە ناومێدیان بۆ دروست بووە دەڵێن شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغدایانە چێ وەکو یەکە هیچ پێویست ناکە و زۆر جار ئێمە دەپرسین ئایا ئەم شاندە وەکوی کە ئێستا بەڕێزت باست کرد ئەوەندە بەپڕێوە ئەچێتە بەردەم بەغدا و حکوومەتی عێراقی ئەی بۆ بەدەستی بەتاڵە گەڕێنەوە نا مەسەلە دەستی بەتاڵ نییە شینەوەخوان مەسەلە ئەوەیە کە ئێمە بۆتم باس کردوتم دوو سەردەم هەبووە سەردەمێک لە 2004 تا 2014 پەیوەندیەکی مؤسساتی و مالی و ئیداری هەبووە لە بینی حکوومەتی هەرێم بەڵام ئەوەی دەبێت لە یادی جەناب تو لە بینەرانیش نەچێت کە ئێمە لە 2014 تاکو 2023 هیچ پەیوەندێکی مؤسساتی لە ڕووی قانونی موازنە و قانون یعنی لە ڕووی ئیداری و مالی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا نەمابوو ئێستا ئێمە لە قۆناغێکی نوێین دەمانەوێت دووبارە قۆناغێکی نوێ بنیاد بنینەوە کە لەسەر ئەساسی دەستور و یاساکان مامەڵەی دارایی ئیداری لەسەر ئەساسی ماف و ئەرک مامەڵە لە هەرێمی کوردستان بکرێت ئەم قۆناغە لەوانەیە بیدایەتەکەی تۆزێک سەخت بێ بەڵام کە هێنامانە سەرسکە ئەم لژنە باڵایی کە سەرۆکوەزیران کاک مەسرۆر دروستی کوردە هەر بۆ ئەوە بووە یعنی بۆیە دەزانین ئێمە جارێکی تر تێکەڵ دەبینەوە لەگەڵ قانونی بودجەی عێراقا پێویستمان بۆ هەبووە کە شاندێکی بەرپرسیار هەبێت بۆی لە طرفی ئێمە و لە طرفی ئەوانیشەوە شاندێکی بەرپرسیار هەبێ قۆناغەکە دووبارە دامەزراندنی بۆ بکەینەوە ئێمە لە قۆناغی دامەزراندنی پەیوەندی مؤسساتین لە بینی هەرێم و بەغدا زۆر بۆیە ببوورە ئەمە گرینگە ئێمە کە دەڕۆین لەوانەیە سەرەتاکەی سەخت بێ بەڵام دەمانەوێت دوای ئەم چەند مانگە بکەوینە سەر قۆناغێکەوەی کە شتەکان بە شێوەیەکی سیستماتیک و بە شێوەیەکی ڕۆتینی بڕاتە ڕێ دەستپێکردنی ئەم قۆناغە سەختە کە بەڕێزت بە قۆناغێکی سەخت ناویە بێ ئایا پتەوکردنی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا یاخود نەخێر بچڕان و لێکترازانی پەیوەندیەکان دەبێ بەڕێ ئەوەی کە یعنی لە طرفی حکوومەتی هەرێمی کوردستانەوە یعنی ڕۆیای جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرۆر بارزانی ئەوەیە کە ئێمە دەمانەوێت لە چوارچێوەی دەستور مامەڵە لەگەر هێرێمیا بکرێ و لە چوارچێوەی ماف و ئەرکا مامەڵەمان لەگەڵ بکرێ هەر کاتێک کە ئێمە ئەرکەکانی خۆمان جێبەجێ کرد بێگومان دەبێت مافەکانمان وەربگرین يعني او شتي كي اما بي دلين كما فما يعني هيش كسك يعني نايت يعني بلا والله اما تان بو اكم يان ناكم دبي بكري لبروي اما ما في اما تو كاتك اركي خود جبجكي دبي ما فكشت ور بقري لبران بردا اگر ندري او ديار جوازي سياسي دكري ديار برياري سياسيه لما مالا كردن لقال هريما اما نقشونه قناغه حتى يستوى يعني نقشونه قناغي بيتان وابي كبرياري سياسي هي لبران بركورد بالله نقشتونه لم اوي كمان خۆم لەم کابینێ 4 ساڵە لە ناو هەموو شاندەکانم لەگەڵ حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی بەڕێز مستەفا کاظمی و لەگەڵ حکوومەتی بەڕێز سوودانی شێمە کار دەکەین ئەوەی کە من ئەم جارە بینی وما یعنی نەفەسێک هەیە بە دوای حەل دەگەڕێن یعنی
نەفەسێکیان هەیە کە بەڕاستی وەک تیمێک دێن کار لەگەڵ هەرێمی کوردستانەکەن کە دەیانوێ یعنی چوارچێوەیەک بدۆزنەوە بۆ پەیوەندەکان لە چوارچێوەی هەتا ئێستاەوەی کە من بینیمە لە چوارچێوەی دەستور یعنی بۆیە من جۆرێک لە ئومێدم هەیە بۆ ئەوەی کە بگەینە ڕێکەوتنێکی بنەڕەتی بۆ هەموو مافە دەستورەکانی هەرێمی کوردستان لەم چوارچێوە بەڵام بێگومان ئەگەر نەگەینە ڕێکەوتن ئێمە زۆر سەڕەحین لەگەڵ میلەتەکەی خۆمان بێگومان وەک حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ کابینەکە باسی دەکەین و لەگەڵ بەڕێسەرۆکی حکوومەت ئەکید باز دەکرێت دواتریش بۆ میلەتەکەی خۆمان باسی دەکەین ینی چونکە ئێمە شتێکی نهێنیمان نییە بڕۆین لە کاتێکی نزیک بگەنە ڕێکەوتن ئەو کێشانە بێگومان ینی لەبەرەوەی ئێستا ئیشەکان لەوە ماوەتەوە کە تحملی تەجیل ناکە يعني تحملی تأجیل ناکە بۆ ئێوە یا بۆ عێراق بۆ ئێمە و بۆ عێراقش بەڕاستی ئەوانش لەژێر بەرپرسیارەتی دەستوری و یاساین ناتوانن لەوە زیاتر مافەکانی ئێمە تاخیر بکەن ئێستا گەر لێم پرسی مەسەلەی موچە بەڵێ موچە تاخیر بە بەڵێ ینی ماف و شایستەکانی ئێمە تاخیر بە بەڵام ئێمەش دەمانەوێت تا حدێک چاوەڕێ بکەین بزانین ئەو نەفەسە ئیجابی کە ئێمە لە سەرۆکوەزیرانی عێراق بینیمانە لە تیمەکەی بینیمانە بە شێوەیەکی پراکتیکی بیبینین بە واقعی بیبینین چونکە بەڕاستی میلەتەکەی ئێمە چاوەڕێی نەتیجەیە و ئێمەش وەک حکوومەت چاوەڕێی نەتیجەی دکتۆر ومێ بەڕێزت باسی ئەوەت کرد کە ئێوە چاوەڕێن تایبەت بە موچە چاوەڕێن بزانن بەس بەگوێگە هەموو شایستە دارایەکان کە ئەو لەوێت موچەیە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان بۆ کاسبکاران بۆ بازار بۆ تەواوی سێکتەرەکان پرسیارەکەی من ئەوەیە بۆ خۆتەزانی ئەوە مانگی حوت کۆتاییە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان موچەی مانگی شەشیان وەرنەگرتووە ڕەنگە ئەو نەفەس و چاوەڕوانی ئێوە هەتان بێ بۆ هاوڵاتیان قورس بێن نەتوانن بیان بێن چکە سەرچاوی بژێویانە کەواتە دڵنیایی ئەدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە کێشەی موچەیان چارەسەر ببێت چونکە زۆر جار ئێمە نەگەوت چەندەها ساڵە ئەیبینین موچە دەبێت تەمان شێتێکی سوور لە شاشەکانەوە خەڵک دڵی پێی خۆشە بێت کەی ئەمە کۆتاییە دکتۆر زانی ئەگەر تۆزێک بگەڕێنە دواوە لەم لە خلال ئەم 4 ساڵە هەموو کاتێک حکوومەتی عێراق نەیتوانێت موچەی تاهەمان بۆ بنێرێ بەڵام ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان دابینکردنی موچە بە ئەرکی خۆمان زانیوە یعنی لە کاتی کۆرۆنایە حکوومەتی عێراق 1 دینارێکی بۆمان نەنارد و داهاتە ناوتیەکان و ناناوتیەکانمان هاتە ژێر سفرە بەڵام لەگەڵ ئەوەشە بە بەرپرسیارەتی ئەخلاقی و یاسایی و دەستوری خۆمان هەستاوین بەرامبەر بە موچەخۆرانی خۆمان ئێستا دەبێت دووشت هەیە جیایکەینەوە یعنی دابینکردنی هەموو کۆی گشتی شایستەکانی هەرێم ئیلتیزامە لەسەر حکوومەتی اتحادی ئیلتیزامە لەسەر ئەوان بەڵام ئێمە بە واجبی خۆمان هەڵدەستین بە داکۆیکیکردن لەسەر هەموو ئەو مافانە واجبی ئێمەشە وەک حکوومەتی هەرێمی کوردستان کە موچەخۆرانە موچەخۆری ئێمن و ئێمە هەڵدەستین بە بەرپرسیارەتی خۆمان لەسەر ئەوەی کە نایلین مافیان بفەوتێ اینجا چێ لە ڕێگەی ئەوەی کە ئێستا باسم کردکە و بەرچاو نییە نانی ئەوەم علاقی بەەوە نییە مانگ و دوو مانگ و ئەوانە بێ نەخێرێمە چاوەڕێی ڕۆژ و دوو ڕۆژ و ئەوانە دەکەین ینی دەبێت ئەم بابەتە بڕیاری لەسەر بدرێت ئەگەر بڕیاری پێویستیشی لەسەر نەدرێت بێگومان ئێمە دەگەڕینەوە لای بەڕێز سەرۆکوەزیرانی خۆمان و دەگەڕینەوە کابینە و ئەنجومەنی وەزیران دواتر لەگەڵ ئەو بابەتەیە لەگەڵ ئەو بارودۆخەیە بڕیاری گونجاو دەدەین لە هەموو مەحەتاتەکان ئێمە لە بەرپرسیارەتی خۆمان بەرامبەر بە موچەخۆران ینی ڕامان نەکردو لە سەختترین قۆناغەکانیش ئێمە بەو ئەرکە هەستاوین من شایدی ئەوم کە هەموو داهاتەکانمان کە سەفر بوونەتەوە بەڕێز سەرۆکوەزیران کاک مەسرۆر بارزانی وازی لە هەموو شتێک هێناوە ئەوەی کردو بە ئەرکی خۆی و دڵنیایی داوەتە فەرمانبەران و 4 ساڵیشە ئەم بەڵێنەی خۆی گەیاندۆتە جێ ماندوو بۆ ناتوانێت موچە با دکتۆر ئومێد نا مەسەلە ماندوو بوون نییە ئێمە ینی بارودۆخێک ینی لە دوای 25 سێوە لە حاڵەتێکین بەدەر لە یعنی لە ویست و لە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە بڕیاری ڕاگررتنی هەناردەکردنی نەوت بوو هەتا ئەو کاتێک کە نەوت هەناردە دەکرا لەگەڵ داهاتن نانەوتیەکان ئێمە توانی بوومان ینی جۆرێک لە ئیستقرار لە مەسەلەی موچە و لە بژێوی و لە بابەتانە دروست بکەین بەڵام لە دوای ڕاگررتنی هەناردەکردن لە بەسەبەبێک کە لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە دوای ئەوەی کە قانونی بودجە کەوتۆتە بواری جێبەجێکردن سەرڕای هەبوونی ملاحەزاتی نادەستوری بوونی هەندێک لە بڕگەکانی بودجە ئێمە ئێستا ئیلتیزامەکە دەبینین لەسەر حکوومەتی اتحادیە ئەوەی کە لە کۆبوونەوەکان بینیم حکوومەتی اتحادی درکی بەو ئیلتیزامە کردو درکی بۆ کردو کە مەسئولەتی چی دەستوری و یاسایی لەسەرێتی بەڵام ئێمە هیچ کاتێک نەفەرمانبەرانی خۆمان نەموچەخۆرانی خۆمان جەناهێلین و داکۆکیکەری سەرەکی دەبین لە مافەکانیان وەگوتیشم زۆر سەریح دەبین لەگەڵ میلەتەکەمان زۆر سەریحیش دەبین لەگەڵ حکوومەتی خۆمان و شاندەکەمانش چاوەڕێ ئەوەین کە بزانین کۆتا بڕیار و ینی کۆتا ڕێی ئەوان چییە لەسەرم بابەت باش دو پرسیار هەر لەسەر موچە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوو لە کام حکوومەت بکەن بۆ
موچەکانیان حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی عێراق جارە پێش هەموو شتێک یعنی دەبێت بە گوتم فەرقێ یعنی ئێمە موچەخۆری هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانن و لە ڕووی دەستوریەوە ئەم موچەخۆرانە لە ڕووی ئیداری لە ڕووی قانونی لە ڕووی دەستوریەوە پەیوەندیدارن بە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لە ڕووی ئیلتیزامی یاسایی دابینکردنی ئەو شایستانە ئیلتیزامی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئیتیحادیە بۆیە دەبێت فەرق بکەین ئیلتیزامەکە لەسەر حکوومەتی ئیتیحادیە بەڵام مەسئولیەتی داکوکیکردن لە وەرگرتنی ئەو شایستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە مەسئولیەتی خۆیەتی و لە مەسئولیەتەش جەنابی دکتۆر پێدا هەڵدەستێت تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم و واتە بە شێوەیەکی ئەگەر کورتتر بڵێم هەولێر و بەغدا نەگەنە ڕێکەوتن واتە بەغدا هیچ بڕەپارێ یاخود هیچ جۆرێک لە شایستەدارەکانی هەرێمی کوردستان نانێرێت ئەزانی بیانی ئەوان ینی بەو شێوەیە باسی ئەویان نەکرد باسی ئەویان کردوتیان ئێمە دەمانەوێت بەرگەکان جێبەجێ بکرێت چونکە بەداخەوە یعنی ئەم یاسای بودجێ بە شێوازێکدا ڕژرایەوە لە پەرلەمان یعنی زۆر دوورە لەو مەشروعی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەری ڕێککەوتبووین بەداخەوە چەند کوتلەیەک ینی چوونە ژێرباری ئەوەی کە ینی مافە دەستوریەکانی ئێمە بەم شێوەیە مامەڵی لەگەڵ بکرێت لەگەڵ ئەوەشە ئێمە تەعامل لەگەڵ واقعەکەکەین و ملاحظاتی نادەستوری بوونەکەشمان خستۆتە ڕێ و ئیجراعاتی یاساییشمان کردووە من ئەوە دەبینم یعنی ئەوان بە دوای دەرچەیەکا دەگەڕێن وەگوتشم کاتەکە کراوە نییە ئێمە چاوەڕێ جوابیان لێ دەکەین و هەر کاتێک جوابەکە وەرگرترایە و کاتە ئێمە لەگەڵ ملەتی خۆمانە بەسەراحەت قسە دەکەین. جەنابی دکتۆر سکاڵایەکتان لە دژی یاسای بوجە و بڕگانەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بۆ تۆمار کرد پشکی هەرێمی کوردستان ئەوە بەکوێ گەیشت چاوەڕێی ئەنجامێکەکەن بەڵێ تقریبان 10 ڕۆژ پێش ئێستا ئێمە ئەو سکاڵایەمان پێشکەش کردووە ئەم پێشکەشکردنی ئەم سکاڵایە بۆ ئەوەیە کە بەڕاستی وەک وەسیقەیەکی دەستوری پێشکەش بە هەموو لایەک بکەین پێشکەش بە لایەنی عێراقی بکەین کە ئەم بودجێ مخالەفاتی دەستوری تایە زیاتر لە 8 مخالفەی دەستوری هەیە کە ئێمە بەڕاستی توانیمانە هەمووی دەستنیشان بکەین و بە شێوەیەکی یعنی زۆر یاسایانە و لێزانانە بۆی ڕۆشتینە ئومێد دەکەم بە شێوەیەکی پرۆفشنالانە ئومێد دەکەم بە شێوەیەکی یاسایی لەگەڵ داواکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوری و سەیری ئەو داوایە بکرێت نەک لە ڕووی سیاسی و سەیری ئەو داوایە بکرێت پێم وایە ئەگەر ئەوان لە ڕووی دەستوری و سەیریکەن زۆربەی هەرشت خاڵەکەی ئێمە قابلی ئەوەیە کە قبول بکرێت و بڕیاریش دەربچێت بۆ چاکردنەوەی مەساری قانونی بودجەی ئیتیحادی باسی وتت لە ڕووی دەستوریە و سەیری بکەن نەک لە ڕووی سیاسیەوە با ئەو پرسیارش بکەم دکتۆر ئومێد کورد پێکێنەرێکی سەرەکی بوو لە پێکێنانی کابینەکەی محەممەد شیع سوودانیدا و پشگیرێکی زۆر هەبوو لەلایەن کابینەکەەوە بۆ کورد ڕێکەوتنێکی باش کرا لە کابینەکەی سوودانیدا ئایا ئەم ڕێکەوتنا وەکو خۆی ماوەتەوانێ واتە ئەگەر بە ڕوونتر پێت بڵێم جۆرێک لە پەشیمانی نابێنن لەو ڕێکەوتنە لە نێوان هەرێمی کوردستان و کابینەکەی سوودانی خۆی بە سەراحەت قسە بکەم ئەو بەرنامەی کە دانراوە کە هەموو لایەک لەسەری دەنگی لەسەرداوە هێزە کوردەکان سنی شیعی ئەوەی کە منەی بینم ئەوەی کە علاقی بە هەرێمی کوردستانە نەخێرا ئەو بڕگانە جێبەجێ نەکراوە بەڵام دەبینین ئەوە زۆر جار کە دێنە سەر بابەتێک جیاوازیە کرێ لە بینی حکوومەت و کوتلە سیاسیەکان یعنی کوتلە سیاسیەکان زۆر جار بە ینی بە شێوازێک مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە دەکەن ومێت دەکەم کە حکوومەتی ئیتیحادی بە واجبی دەستوری و یاسایی خۆی هەڵبستێت و ئەو پشگیرەی کە لی کراوە لەلایەن هێزە کوردستانیەکان بە دەقەکانیەوە کە دەبێت وەک خۆی جێبەجێ بکرێت بێگومان یعنی ئەم بابەتە دەبێت هەموو لایەنی قسەی لەسەر بکە نەک بەس حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هێزانەی کە پێکێنەری حکوومەتی ئیتیحادین دەبێت قسە لەسەر ئەم بابەتە بکەن و بەڕاستیش کاتی ئەوە هاتووە کە تەقییمێکی ئەم ڕێکەوتنە بکرێت ئایا وە خۆی جێبەجێ کراوە لە چۆ خروقات کراوە چێ خروقاتی کردووە و ئایا لەسەر ئەم خروقاتانە بەردەوام دەبن یان نە بۆتان ڕوون نەبووەوە هێشتا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پێمان وایە بەشێک لەو بەرگانەی کە لە ناو بەرنامەی کابینەکەی بەڕە سوودانی هاتووە خەرق کراوە بە تایبەتی لە قانونی بودجەیە بینیمان بۆیش ئێمە چوینە تاعنمان لەسەر قانونی بودجەتی پێشکەش کردووە پێمان وایە هەم پێچەوانەی دەستورە هەم پێچەوانەی ئەو ڕێکەوتنامەیە کە ئێمە لەسەری ڕێکەوتبووین و لە پەرلەمانی عێراقیش دەنگی لەسەر دراوە بۆ معلومات ئەو ڕێکەوتنامەیە بۆتە وەسیقەیەکی قانونی بۆیە دەبێت حکوومەتەکەی بەڕە سوودانی و پەرلەمان و مؤسساتی ئیتیحادی ئەو ڕێکەوتنامەیە وە خۆی جێبەجێ بکەن ئەمە ئومێدی ئێمە من لە کۆی گشتی ئەبینم هەمسانەوە دەڵێمەوە بەڕێ سەرۆک وەزیران نەفەسێکی ئیجابی هەیە بۆ ئەم بابەتە ئێمە دەمانەوێت هاوکاری بین دەسەڵاتی ئەو بەسە نەفەسی ئەو بەسە ئێمە دەمانەوێت وەک حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری بین بۆ ئەوی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەو گرفتانەی کە دێتە پێش کابینەکەی پێش ئەوەی کە جێبەجێکردن ڕێکەوتنامەکەی بۆ ئەوەی هیچ حەجەیەکیش لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەمێنێت بەڵام من دووبارە دەڵێمەوە کاتی ئەوە هاتووە کە تەقییمی ئەو ڕێکەوتنامەیە بکرێت
هێشتا تەقیمتان نەکردو وتم دووبارەم کرد وەک حکومەت هێرێمی کوردستان وازەحە بەڵام ئەمە بەس ئیشی حکومەت هێرێمی کوردستان نییە ئیشی ئەو لایەنە سیاسیانەیە کە پێکهێنەری حکوومەتەکەی بەڕێسوودانی بوون. باش جەنابی دکتۆر خاڵێکی دیکە کە ئێستا زۆر بەرگی و بەرچاویشمانەکەوێت ئەویش باز لە لاوازی پێگەی هەرێمی کوردستانەکەن لە بەرامبەر عێراقدا باشە بۆچی هەرێمی کوردستان ئەوەندە لاواز بوو لە بەرامبەر عێراقەکە دەچێتە ژێر داواکاری هەموو ئەو داواکاریانی کە دەبێت لەسەر هەرێمی کوردستان و جێبەجێ والله من اعتراضم هەیە لەسەرم پرسیارە یعنی جنابت وا طرحێکی وەکەنەوە جنابت قەناعەتت بۆ هەیە کە حکومەت هێرێمی کوردستان لاواز بوو من پرسیارەکە ئەگەیەنم ئەڵێم بۆچی دەبێ وابێ من پێم وایە ئەمە بەشێکە لەو شەڕە دەرونیەی کە لەگەڵ خەڵکی کوردستان ئاکرێ لەگەڵ مؤسساتە دەستوریەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەکرێت و بەشێکە لە بەعنی مزایدەیەک و لە مامەڵەیەکی سیاسی بەم پرسەوە دەکرێت جارێ هەرێمی کوردستان ینی بە ڕنج و خوێن و خەباتی سەدان ساڵی خەڵکی کوردستان دروست بووە نە بە بڕیار نە بە موئامەرە نە بە تەحالوفات ئەم هەرێمە ینی لە ناو ناچێت ینی بۆیە ئەم هەرێمە تاکو خاوەنی جەنابی سەرۆک بارزانی بێ ینی تاکو خاوەنی حکوومەتێکی بەهێز بێ کە سەرۆک وەزیرانێکی خۆڕاگری هەبێ وەک مەسرور بارزانی وەکو مؤسساتەکانی تر بێگومان ئەم هەرێمە پارێزراوە دەبێت لە سایەی جەنابی سەرۆک بارزانی و لە سایەی خوێنی شەهیدانمان لە سایەی خۆڕاگری بەڕێ سەرۆک وەزیران دڵنیاتانەکەمەوە هەرێمی کوردستان ئەنی پارێزراو دەبێت و هەموو ئەو شتانی کە دەکرێت ئەمە بەشێکە لەو شەڕە دەرونیە دیگە خەڵکی کوردستان دەکرێت و ئێمە بینیتان لە 4 ساڵی ڕابردوو موئامەراتی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان کرا لعنی بینیمان بۆ هەموو محاولەکەیان بۆ ئەو بوو کە حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان چۆک لە عەرز بدات بەڕاستی بینیمان کە ئێمە بە خۆڕاگەری ڕماینەوە و هەرێمی کوردستانمانش پاراست ئەم جارش نایلین پێگەی هەرێمی کوردستان و خەبات و ڕەنجی خەڵکی کوردستان بە فیڕۆ بچێ و پارێزراو دەبێت لە سایەی جەنابی سەرۆک بارزانی و هەروەها بەڕێز مەسرور بارزانی. دەستخۆش دکتۆر با جارێکی دیکە تاکید لێک خاڵ بکەینەوانێ کە خۆشت زۆر ئاماژەت پێکرد جەنابی دکتۆر هەر بەو نەفەسە دڵسۆزانەی و بەو داکۆکی کارانی کە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆران دەڵێن تەواو دڵنیای دەدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێوە داکۆکی کارێکی سەر سەختی ماف و شای سەدارایەکانە بن بە تایبەت موچە خۆران دڵنیابن چۆن لە پێشوو لەمانێش موچەکانیان فەوتێت چۆن هەموو شتێکمان کرد بۆ ئەوەی کە موچەکانیان دابین کرابێ هەموو هەوڵی خۆمان دەدەین و هەموو داکۆکیی خۆمان دەکەین کە ماف و شایستەکانی خۆمان لە ناو یاسای بودجە وەربگرین و هەر کاتێکش زانیمان کە مامەڵەیەکی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ ماف و شایستەکانی دەکرێت بێگومان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینی حکوومەتی هەرێمی کوردستان سەراحەت لەگەڵ خەڵکی خۆمان قسە دەکەین. باش کەواتە دەتوانم من لەسەر ئیزنی جەنابەت بە ناوی تۆ بە موچە خۆرانی هەرێمی کوردستان بڵێم کە موچەکانیان نافەوتێ؟ ئێمە وەگوتمەوە مەسئولەتێکی ئەخلاقی یاسایی حکوومەتی هەرێمی کوردستانە کە داکۆچکەرێکی سەرسەخت بێ بەڵێ ئێمە چۆن لە ڕابردوو سەلماندمان لەم خلال ئەم کابینێ ئەم 4 ساڵە داکۆچکەرێکی سەرسەختی موچەکان بووین لە چوارچێوەی ئیمکانیەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی لە توانامان بێ دەیکەین بۆی مافەکانیان پارێزراوە. زۆر باشە بەو هیوایم پەیامەکەی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وزیران گەیشتوێتە هاوڵاتیان بە تایبەت موچە خۆرانی هەرێمی کوردستان کە ئەوانوکە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار لەم بەرنامەیەدا دووپاتی ئەویان کردەوە کە داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت موچە خۆران لە هەرێمی کوردستان یەک دوو پرسیاری دیکەم هەیە دکتۆر پرسیاری هاوڵاتیانە کە بە تایبەت بۆ جەنابتیان ناردۆ بە فرسەتی دەزانم ئەوانە بپرسم یەکێک لەوانە خاوەن بڕوانامە باڵاکانن چاوەڕێی جێبەجێکردنی بڕیاری ژمارە 107 ئەنجومەنی وەزیران دەکەن دەڵێن ئەوە چی بەسەر هاتووە؟ ئەم بابەتە تەمان بۆ منش هاتووە و بەعنی هەموو بەڕێزانی تریش بەڕێز وتەبێژی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوش یانی ئەو بابەتەی لەگەڵ ئێمە بە شێوەیەکی فەرمی باس کردووە. ئێمە پێشتر ئەم بابەتەمان لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران باس کردووە بڕیارەکە ئەوە بۆ کە ئەنجومەنی ڕاژە یا پرۆژەیەک بۆ ئەم بابەتە ئامادە بکە ئێمە لە دوای گەیشتن لەگەڵ حکوومەتی عێراقی ئەم بابەتە ینی دەبێت خۆتەزانی ینی هەر تەعیناتێک دەبێت تەخسیساتی مالی بۆ پیا بکەین ئێمە یەکێک لە بەرنامەکانمان لەگەڵ حکوومەتی اتحادیە ئەم بابەتە بۆ کە دەبێت بەڕاستی یعنی ئێمە لە 2013 مەحروم کراوین لە دروستکردنی دەرەجاتی وەزیفی نوێ بەڵام ئەم جارە ئێمە پرۆپۆزەڵێکمان داوەتە حکوومەتی اتحادی و ئێمە جەخت لەسەر ئەم بابەتە دەکەینەوە من داوام لە ئەنجومەنی ڕاژەش کردووە بە پێشنیاری خۆیان ناردووە بێگومان هەر کاتێک کۆبوونی ئەنجومەنی وەزیران بکرێت ئەم بابەتە جارێکی تر لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران طرح دەکرێتەوە
بۆ بڕیاری پێویستیش بزانین لەسەری وەردەگرێت. چارەنووسیوانە بێژان بەکوێ دەگات؟ بە هەمان سێ خۆی سێ توێژن بەڕاستی خاوەنی بڕوانامە باڵەکانن، گرێبەستەکانن کە داواکرا بکرێن بە هەمیشەیی، وانە بێژەکانن، یەکەمەکانیش چوار توێژن. ئەم بابەتانە هەمویان لە کۆبنەی پێشووی ئەنجومەنی وەزیران باس کراوە. بەرچاو ڕوونەکان ئێستا ئامادە کراون، هەر کاتێک کۆبنەی ئەنجومەنی وەزیران بکرێ من خۆم وەک سەرۆکی دیوان داوا دەکەم ئەم بابەتە بخرێتەوە کۆبنەی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی بتوانین لە دوای گەشتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆ بەرچاوڕوونێکی تەواو ئینجا بخەینەوە کۆبنەی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی بتوانین بڕیاری لەسەر بدەین. بەڕێز دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران گەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان. زۆر سپاس. خۆشحاڵم. زۆر سپاس بۆی کە بەدڵێکی فراوانەوە پرسیارەکانت وەرگرتین و وەڵامت داینەوە. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان، باسی ڕۆژ لەگەڵتان بەردەوام دەبێت. لەم تقریبا نەتوانم بڵێم 25 خولەکەی دیکەدا گفتوگۆی زیاتر دەکەم هەر لەسەر هەمان بابەتی گفتوگۆکانی هەولێر و بەغدا، بابەتی ڕێککەوتنەکان لە نێوان هەولێر و بەغدا. ئایا بۆچی بەغدا وەکوی کە ئێستا دکتۆر ئومێد باسی لێوە کرد پابند نییە بە ڕێککەوتنەکان کە لە دەستپێکی کابینەکەی محەممەد شیع سوودانی لەگەڵ هەرێمی کوردستاندا واژۆی لەسەر کراوە. بەڕێز جەبار مەرشەدانی چاودێری سیاسی لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت، شرۆڤەی ئەو باسی لەگەڵ دەکەم. بەڕێز جەبار مەرشەدانی، ئەم کاتتان باش، گەلێک سوپاس بۆی میوانی باسی ڕۆژی کوردستان 24ن. لەوە دەستپێکەین هەولێر و بەغدا لە کابینەکەی محەممەد شیع سوودانی کابینەی نوێدا ڕێککەوتنێکی نوێیان واژۆ کردووە، بەڵام تا ئەم ساتە دەبینین ڕێککەوتنەکان وەکو خۆیان ناچنە پێشەوە. هۆکارەکەی چییە؟ نعم، مساء الخير شەوی ئێوە باش و زۆر سپاس بۆ ئەو میوانداریات بەڕێستان. هۆکاری ڕاستەقینە بە بڕوای من لەوەی کە لە نێوان هەولێر و بەغدا ڕوودەدات هەستکردنی هەندێک لالانە سیاسیەکانە لە بەغدا بەوەی کە هەولێر بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا پاڵپشتی لە سەرکەوتنی حکوومەتی بەڕێز سوودانی دەکات. هەروەها ئەم پاڵپشتیەی هەولێریش بۆ سوودانی و ئەو سەرکەوتنەی سوودانی لەوانەیە ببێتە هۆی نیگەرانیەکی گەورە لای هەندێک لالانە سیاسیەکان کە لە حکوومەتدا بەشدارن. هەروەها لەوانەیە پرسیارەکە لەو سۆنگەیەوە بێت کە ئەگەر ئەو لایەنانە بەشدار بوونایە لە پێکهێنانی حکوومەت بۆچی بەرهەڵستی لە پەڵپشتیەکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی دەکەن. هۆکارەکە ئەوەیە کە هەر سەرکەوتنێک بۆ حکوومەتی بەڕێز سوودانی و کەسایەتی سەید سوودانی بە دیاریکراوی دەبێتە هۆی نیگەرانی لەلایەن هاوبەشە سیاسیەکان بە دیاریکراویش لە چوارچێوەی شیعی مەبەستم چوارچێوەی هەمانگیە، چونکە سەرکەوتنی بەڕێز سوودانی دەبێتە هۆی داخورانی جەماوەری چوارچێوەی هەماهەنگی. بۆیە لێرەدا هەندێک لایەنی سیاسی هەن لە بەغدا هەوڵ دەدەن کێشە و قەیران بۆ ئەو تەواوکاریە و ئەو پاڵپشتیەی ئەو لێک تێگەیشتنە بەرزە لە نێوان کەسایەتی محەممەد شیع سوودانی و هەولێر دروست بکەن کە لەلایەن بە دیاریکراویش بەڕێز مەسعود بارزانی، سەرۆک مەسعود بارزانی، هەروەها سەرۆکی حکوومەت مەسعود بارزانی و هەروەها پارتی دیموکراتی کوردستانی دەتوانم بڵێم بە بڕوای من ئاما هۆکاری ڕاستەقینەیە بۆ ئەم پرسیارەی جەنابەت، چونکە بڕیار لەسەر بودجە دراوە. هەروەک بینەرانیش دەزانن کە پرۆژە یاسای بودجە ئێستا یاسایە بووەتە یاسا و یاسایەکیشە هەموو لایەنەکان بەڕێککەوتن دەنگی لەسەر دەدەن و لە پەرلەمان تێدەپەڕێنرێت. کاتێکیش دەبێتە یاسایەکی بەرکار و کاری پێدەکرێت شتە بواری جێبەجێکردن، ئەمە مانای وایە کە دەبێت هەموو لایەنەکان پێوە پابند بن. بۆیە
من دەمەوێت بڵێم أي عرقلة هەر کێشە و گرفتێک بۆ دروستکردنی هەر کێشە و قەیرانێک بۆ ئەم یاسایە پێویستە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕوو بکرێتەوە بۆ ئەوەی لە ئەنجومەنی نوێنەرانیش بەڕێزمە شەدانی بەڵێ باست لەوە کرد کە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان لە عێراق دەبنە ڕێگر یاخود ناکۆکی دروست دەکەن لە بەردەم ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا کەواتە من دەپرسم ئایا ئەو هێز و لایەنانە چ قازانجێک دەکەن لەو ڕێگریکردنە لە بەردەم ئەو ڕێکەوتنەدا باڵێ بەرژەوەندی ئەو لایەنانە الحقيقة لە ڕاستیدا لە دوو پرسدا کۆ دەبنەوە یەکەمیان أن هناك لێرەدا لایەنێکی هەرێمی هەیە تريد دەیەوێت مواصلة الضغط فشارەکانی بەردەوام بکات لەسەر هەولێر بە دیاریکراوی لجعلها بۆ ئەوەی تتماهى مع سياستها لەگەڵ سیاسەتەکەی خۆی هەڵ بکات ئەو لایەنە هەرێمیەش ممارسة كل الضغوط پێشتریش چەندین فشاری خستۆتە سەر هەولێر و هەولێری بردومان کرد و موشکبارانی کرد و هەروەها چەندین پەیامی ئاراستەی ڕاستەوخۆی ئاراستەی هەولێر کرد و لە ڕێگە هەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەمیش لە ڕێگەی نێوەندگیرانەوە ئەم لایەنە هەرێمیە هەژمونی خۆی بەکار دەهێنێت لەسەر ئەو لایەنە سیاسیانەی بۆ ئەوەی کێشە بۆ هەر پرۆژەیەک دروست بکەن کە دەبێتە هۆی بەرەو پێشچوونی هەولێر و هەروەها سەقامگیری هەولێر لە بڕیاردان ئەمە لەلایەک من الجانب الثاني لە لای دووەمەوە لا تريد ئەو نایەوێت بەڕێ سوودانی سەرکەوتوو بێت و هەوڵ دەدات بە هەر شێوەیەک لە شێوەکان شکست بەو حکوومەتە بهێنێت چونکە لەو باوەڕەدایە واتە ئەو لایەنانە لەو باوەڕەدان کە ئەوان دەبێت بگەڕێنەوە بۆ دەسەڵاتی عێراق بۆ دەسەڵاتی خۆیان بگەڕێنەوە و هەروەها دووبارە جارێکی دیکە بچنەوە ببنەوە سەرۆکی پۆستی سەرۆکی حکوومەت بەدەست بهێنن من بەبەستم لە هەندێک لایەنە کە لە ناو چوارچێوەی سیاسی شیعیدایە ئەوانە ئەو لایەنانە خاون بە گەڕانەوە بۆ بە دەسەڵاتەوە دەبینن و دەیانەوێت کێشە بۆ حکوومەتەکەی سوودانی بنێنەوە و ئەو هەر ئەوانیشن کە بڕیارەکانی لە وڵاتێکی شارقی من کە دەبەوێت بە ڕاشقاوانە بڵێم ئێران مەبەسم ئێرانە پەیڕەوی ئەجێندای ئەوان دەکەن و ڕێگە نادەن دەیانەوێت کۆسب دروست بکەن بۆ سەقامگیری سیاسی و ئابووری و کێشە بۆ هەولێر دروست کەواتە ئەوەی من تێگەیشتم لە قسەکانی ئێوە ئەوەیە کە کێشە و ئاڵنگاریەکان تەنها لە ناوخۆی عێراقدا نییە دەستەکە دەستێکی دەرەکیشە لا شك هیچ گومانی تێدانە هەولێر ڕوبەڕووی ئالنگاری گەورەی ناوخۆیی و دەرەکیش دەبێتەوە و ئەو موشکبارانە دووبارە بووەکان کە ڕوبەڕووی هەولێر بووەوە هەروەها گەلی ئێمە لە هەولێر ڕوبەڕووی بووەوە بە دلێرانە لە ماوەکانی ڕابردوو خۆڕاگر بوون ئەمە لە ژێر چالاکی هەواڵگیری بە پاساوی جارێکم بە پاساوی بوونی دروشمێک بە ناوی بوونی ئیسرائیل جارێک بە پاساوی بوونی بنکەی سەربازی ئەمریکی چەندین دامەزراوەی زیندەکی و ژێرخان کرانە ئامانج تەنانەت ماڵی هەندێک لە هاوڵاتیانیش کرانە ئامانج هەروەها چەند ناوچەیەک لە هەولێر کرانە ئامانج بە پاساوی بوونی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەندێک لە حاڵەتەکان مەبەستمە هەڕەشەکانی دەرەوە بۆ هەولێر بەردەوامن و نەپشڕاون بەڵام لایەنی دەرەکی جارێکیان هەژمونی ڕاستە و خۆی بەکاردەهێنێت و موشکباران دەکات جارێکی دیکەش قۆڵ و باسکەکانی خۆی لە ناو عێراق بەکاردەهێنێت شەرخستە سەر هەولێر
ئەمەش وا پێی بەڕاستی ئەوایە کە بەڵێ هەولێر کەوتۆتە ژێر فشاری ناوخۆی و دەرەکی ئەمەش بەهۆی بڕیارە سەقامگیرەکەی هەولێرە و بۆ بەرەو پێشوونەکانی هەولێرە و هەروەها خواست و ئارەزووی گەلی هەولێرە بۆ بەرەو پێشچوون و گەشە پێدان و گرنگیدان بە دیموکراتیەت و پێکەوە ژیان و سەقامگیری و ئاسایش ئەمە دڵی هەندێکیان ناڕەحەت دەکات بە تایبەت ئەوانەی کە ئیرایی بە هەرێمی کوردستان دەبن کەواتە بەڕێز مەشهەدانی دەتەوێت بڵێ بەشێک لە لێدانەکە یاخود بابەتە سیاسیەکە لێدانە لە ئاسایش و ئارامی هەولێر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی؟ نعم باڵێ ما هو مطلوب ئەوەی داواکراوە ئەوەی پێویستە بکرێت پێویستە هەولێر برؤى وقرارات نوێنەراتی ڕۆیا و دیدگا و ئاراستە و استراتیژیەتێکی إيران ئەمان جەنەوەیە کە پەیڕەوی استراتیژەتی ئێران بکات ئەوانە ئەوەش ئەوەیە کە زۆرێک لە هێزە سیاسیەکان لە عێراق هەوڵی بۆ دەدەن و دەیانەوێت هەولێر ملکەچی ئەو سیاست و استراتیژێتە بکەن ئەو فشارانش والهجمات هەروها ئەو هێرشانش هاوڵ دەدەن لە ڕێگەیانەوە ئێرادەی هەولێر بشکێنن کە گرنگی ماوەی چەندین ساڵە زۆر گرنگی بە سەقامگیری بڕیاری خۆی و پارێزگاریکردن لە یەک پارچەی عێراق دەدات. ئەو دەیەوێت بڕیاری عێراق بڕیارێکی نیشتمانی بێت خزمەتی هەموو عێراقیەکان بەبێت جیاوازی بکات هەموو ئەزمونونەکانی ڕابردوو هەوڵەکانی ڕابردوو لە فشارخستنە سەر هەولێر بە دیاریکراویش لە ڕووی ئابووری ئەمنی و سیاسیەوە تا ئێستا سەرکەوتوو نەبووینە و من لەو باوەڕەشدانیم کە ئەوان ئەو هەوڵانە سەرکەوتو نابن ئەوش لەبەر چەند هۆکارێک یەکەمیان هەرێمی کوردستان و هەولێر بە دیاریکراوی پابەندە بە بژاردەی نیشتمانی دووەم ئەزمموی ڕابردووی ئەوەی سەلماندووە کە لە بەرژەوەندی هەولێردانە و لە بەرژەوەندی عێراق و بەغدادانە کە بڕیاری عێراقی لە دەستی دەرەکی دابێت عێراق چ لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە نابێ بکەوێتە ژێر ڕکێفی هیچ لانێک هەروەها سێمیش ئاستی بەرزی لێکتێگەیشتنی نێوان محەممەد شیع سوودانی حکوومەتی عێراق بە دیاری کراویش محەممەد شیع سوودانی و هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان با گرنگیدان بە هەڵوێستەکانی هەولێر لە ڕووی ئابووری و سیاسی و هەروە پاڵپشتیکردنی لە بڕیاری هەولێر بۆیە بەو هۆکارانە هەولێر و حکوومەتی محەممەد شیع سوودانی ڕوبەڕووی ئەو سەختی و ئەو ئالنگاریانە دەبنەوە. بەڕێز مەشهەدانی ئێوە چاودێرێکی سیاسین دەمەوێت زۆر سیاسیانە شرۆڤی ئەم پرسیارەمان بۆ بکەیت بەر لەوەی لەگەڵ بەڕێستا گفتوگۆ بکەم لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گفتوگۆمان دەکرد باسی ئەو داواکاریانەمان دەکرد ئەو ئەرکەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت جێبەجێ بکات لە بەرامبەر حکوومەتی عێراقیدا ئەوان باسییان کرد وتیان ئێمە هەموو پابندیەکمان کردووە بەو ڕێککەوتنەوە بەو داواکاریەوەی کە حکوومەتی عێراقیەتی بەپێی دەستور و یاساکان بەڵام ئەوەی کە هەیە لە بەرامبەردا جۆرێک لە ناڕوونی دەبینرێت بزانم قسەی ئێوە و خوێندنەوەی ئێوە لەسەر ئەو ڕێککەوتنەوە ئەو دوولایەنە چییە؟ لایانی داواکرا و لایانی جێبەجێکار کە حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە بەرامبەر جێبەجێکردندا مافی هەیە. بەڵێ من لەو باوەڕەدام کە پێشنیازی ئەو پێشنیازە کە پێویستە جێبەجێ بکرێت بەردەوامیدانە لەسەر ئاستی باڵا بە دیدارەکان لە گەڵ محەممەد شیع سوودانی هەروەها تێیدات لە ڕێگەی ئەو کۆبوونەوانە
هەموو وردەکاریەکان تاوتوێ بکرێن و تحديد كل المؤسسات ئەو دامەزراوانش دەستنیشان بکرێت یاخۆت ئەو وەزارەتانە و ئەو لایەنانە دیاری بکرێن کە دەستنیشان بکرێن کە دەیانەوێت گرفت بۆ ڕێکەوتنەکان دروست بکەن چونکە ئەهریمان لە ناو جمگەکانی ئەو دامەزراوانەدایە يتفقون على التفاصيل پێویستە ئەوان لەسەر وردەکاریەکان ڕێک بکەون بۆ جێبەجێکردنی هەموو ڕەهەندەکانی ناو پرۆژە یاسای بودجە هەروەک گوتم هەندێک دامەزراوە هەن ئەرکی ڕاستەقینەیان وەرگێڕ تەرجەمەکردنی ناوەڕۆکی بودجە نییە و نایانەوێت ئەو شایستە دارایەنە بگەنە خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان بەڵکو هەوڵی کێشەنانەوە دەدەن بۆیە من پێشنیاز دەکەم شاندێک بە بەردەوامی شاندێک لە هەولێرەوە سەردانی بەغدا بکات و لەسەر ئاستی لە دوو ئاست گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن یەکێ ئاستی یەکەمیان حکوومەتی فەرمی و ئاستی دووەمیش میدیایی میلی کاتێک بەرژەوەندی گەلی ئێمە بابەتەکە پەیوەنددار دەبێت بە بەرژەوەندی گەلی ئێمەوە پێویستە ئێمە بڵێن دەبێت ئێمە سوورین لەسەر پەنابردن بۆ هەندێک دامەزراوەی دیکە بەڵام من لەو باوەڕەدام کە حکوومەتی هەرێمی کوردستان پەنا ناباتە بەردادگا ناچار نابێت چونکە کاتێک ئەو کات ئەگەر پرسەکەی گەیاندە بەردەم محەممەد شیع سوودانی ئەو کات من لە باوەڕم وایە و دڵنیاشم کە وەزارەتی دارایی مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی دەکات بۆ ئەوەی بنج و بناوانی ئەو لایەنانە پێ بزانێت کە پێشە بۆ ئەو ڕێکەوتنانە دەهێننەوە ئەو کە پێشنیازی من ئەوەیە کە پێویستە دانوستان لەگەڵ لە نێوان هەردوو لە ئاستی باڵا بەردەوامی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکا هەفتەی ڕابردوو سەردانیان کردووە ئێستاش لەو حاڵەتێک کە من و تۆ گفتوگۆکەین چاوەڕێی وەڵامی عێراقن بۆی جارێکی دیکە سەردانی بکەنەوە لە ئاستی باڵادایە شاندەکە ئەو بۆ بەرچاوڕوونی هەمووان دەمەوێت ئەوە بڵێم ئەم پێشنیارانی کە بەڕێزت ئاماژەت بۆ کرد چوونی ئەم شاندانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا بەردەوامی گفتوگۆکان دەتوانێت هەردوو حکوومەت واتە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی وا لێ بک بتوانێت زاڵ بێت ئەو ئاریشە و ئاڵنگارانە تێپەڕێنێت کە هاتۆتە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنی هەردوولا باڵێ من باوەڕم وایە کە بەڕێز سوودانی سەرۆکی حکوومەت خواستی بۆ ئەوە هەیە و تواناشی هەیە کە ئەو ڕێکەوتنات جێبەجێ بکات ئەو ڕێکەوتنانە هەمویان جێبەجێ بکات و من لەو باوەڕەدام کە ئاو سوورە لەسەر جێبەجێکردنی ئەوەی بەڵێنی لەسەرداوە کە بەتایبەت کارنامەی حکوومەتەکەی و تیمە حکومیەکەی کە بەڵێنیان لەسەری داوە و من هیچ نهێنیەکیش ناهێڵمەوە من باوەڕم وایە کە ئەو بە چڕی و بە وردی چاودێری و بەباشی چاودێری ئەوە دەکات کە دەیەوێت أو الإرادة السياسية یان ئیرادەی سیاسی بۆیە من دەڵێم الحديث المباشر گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆکی حکوومەت و لەگەڵ هاوبەشە سیاسیەکان وەکو سەرۆکی پەرلەمان وەکو سەرۆکاتی کۆماری و سەرۆکی دادگا و هەندێک لایەنی سیاسی باڵادەست کاتێک ئەمە لە کۆبوونەوەیەکی فراواندا پێشنیاز دەکرێت و لەسەر ئاستێکی باڵا و هەموو لایەنەکان دەخاتە چوارچێوەی وێنەیەکی ڕاستەقینەی ئەوەی کە ڕوو دەدات من دەڵێم کە گەلی کوردستان ئەو کات کە گەلی کوردستانیش پاڵپش دەبێت بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی کار لە نێوانیان کراوە بینیمان پارتی دیموکراتی کوردستان تێبینی لەسەر چەند
خاڵێکی ناو یاسای بودجە هەبوون بەڵام لەگەڵ ئەوەشدا کێشەی پەیامەکەت گەیشت بەڕێز مەشەدانی. بۆیە رسالة إعلامية واضحة. دەبێت پەیامێکی میدیایی ڕوون و ئاشکرا نعم. ئاراستە بکرێت. بەڕێز جەبار بەشەدانی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ شرۆڤەکانت دەستخۆش. باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشاد بن.